یاسان TV هاتینەوەلاتان دوای ئەو ناوبڕێکە وەرمانگرت ئێستاش دەچینە لای گروپێکی تر دەرباز گروپی هەی ئاغا و ئاغا و ئاغا گروپی هەی ئاغا و ئاغا و ئاغا یاسر شەریف ئاری عادل ئەلەند کاکۆ کەیوان بە سەرپەرشتی مامۆستاکەیان مامۆستا بەیار وابزانم خۆیان ئامادە کردووە اینجا بزانین چۆن پێشکەشمانەکەن هەی ئاغا و ئاغا و ئاغا زۆر باشە بێگومان گروپێکی زۆر بەهێزەدینە هاوکارمان ژیلە دەچینە لای ژیلا ژیلەم کاتت باش پێم بڵێ گروپی هەی ئاغا و ئاغا چۆن خۆیان ئامادە کردووە ژیلا گوێت لە ئێمەیە گوێم لێ لێرە زۆر قەرەباڵغە ببوورە تۆ حەزت لەو گۆرانیەنا؟ بەڵێ گۆرانی ویستم بڵێم گۆرانی دینە ئامادەن باشە ئێستا ئەبن بە گروپی ئێوە باشە ئەچم قسە لەگەڵ یاسرەکەم یەکەم کەس من و یاسر ماوەیەک تیکتۆکمان داگیر